ماوەی زیاتر لە 4 ساڵە هاوڵاتیانی سنووری ئیدارەی گەرمیان و فەرمانگە حکومی و حزبیەکان زیاتر لە 11 ملیار و 500 میلیۆن دینار پارەی هاوبەشی مانگانەی کارەبای نیشتیمانی قەرزارن. هاوڵاتیانیش دەڵێن هۆکاری پێنەدانی پارەی هاوبەشی مانگانە بە کارەبا لەلایەن هاوڵاتیانەوە دەگەڕێتەوە بۆ نەبوونی موچە و سەرهەڵدانی قەیرانی دارایی کە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر ژیان و گوزەرانی هاوڵاتیان دروست کردووە. خەڵک موچە نییە، پارە نییە، هیچ شتێک لە جێگەی خۆی نییە، بەڕێوە موچەکەش نایدەنە خەڵک. بەڕاستی خەڵک زۆر بێزارە، خەڵک پارەی کارەبای نییە، پارەی ئاوی نییە، نەتەنها کرێ دوکانی پارەی کرێ دوکانەکەی دەرناکە لە بازار. من ئاگادارم لەم شارام خەڵکی ها لە دوکانە پێنج قاتی ماڵان پارەی کارەبای لێوەرگێت. ئەوێ بەسێ اقتصاد لێوەرگێت و بەخە بەنیو اقتصاد ناتوانێت لێوەرگێتەوە، ناتوانێت کاکە نیەتی کە نەبوو لە نەبوونە هیچ ئەکرێت. ئەم حکومەتە هاوکاری خەڵک ناکات کە تاواکوت و ئێمەش توانی هاوکاری بکەین. ئێتر ئەمە کێشەی بۆ لای هاوڵاتیان دروست کردووە، وەزعێکی زۆر خراپە. بەرحاڵ مۆزوعی کارەبا ئەمجا کارەبا بوونی نییە کاکە. ئێمە ئەم جەمیلە سەلاجەمانەیە 128,000 مەبات کرد و ئەیمان لەکوێ بێری نە بازارمان هیچ وڵای ئەمە دوو کەسانی بەزارم دوکانۆ ڕۆژە هێستا دنیا عەمەلە ناکەین. بێ بازارین، زۆر بێ بازاری موچە نیە، هیچ نییە و بازار مردووە. ئێستا لە بازار کارەبای توجاریان بە شێوەی وا لێ کردووە ماڵان 1000 وحدە لە ماڵان 15,000. بەڵام هەر دوکانەکە لە تەنیش ماڵ بێ ئایا بەس نووسرا بێ دوکان 1000 وحدە 130,000 ناوەرەگرن. ئایا ئەو کەسە ئەمڕۆ بازار ئەوە هەیە؟ هیچ بازارێک نییە. نەبوونی پارە، نەبوونی مەعاش، ڕاتب، مۆزەف، موچە خورک لەکوێ بێنێت؟ کارەبا 100,000 بۆ 120,000 ئەی تۆ پارەی پێ نادەی لە ملیۆنەکە داچکانە بۆ ڕەبع موچەیەک. من پێم وایە حکومەت خۆی هۆکاری هەموو قەیرانەیە. وتەبێژی بەڕێوەبەرایەتی گشتی کارەبای گەرمیان دەڵێت بۆ زیاتر ئاسانکاری بۆ هاوڵاتیان و ئەو فەرمانگە حکومی و بارەگە حزبیانەی کە بڕێک زۆر پارەی هاوبەشی کارەبا لەلایەنە دەتوانن بە شێوەی قستی مانگانە بیگەڕێنەوە بۆ کارەبای گەرمیان. دیارە بۆ ماوەی 4 ساڵە ئەم قەرزێکی زۆر زیادی کردو، ئەوش دەگەڕێتەوە تقریبن بۆ بڕی 11 ملیار و 500 میلیۆن دینار. ئێمە قەرزمان هەیە. ئەم قەرزەیە زۆربەی بە هۆکاری ئەوەیە کە لە ئێستادا قەیرانی داراییە کە خەڵک بۆ ماوەی 2 ساڵە موچە نیە، بەڕاستی خەڵک پارەی کارەبا نادا و بڕێ لەو قەرزەی بە زیاتر دەگەڕێتەوە بۆ قەرزی فەرمانگە حکومیەکان. ئێمە بۆ ئەوەی بتوانین خەڵک هاوکاری هاوڵاتیان بکەین، هاتوون لێرە کردمانە بە قسط ئەگەر کەسێک بیوە پارەی کارەبا بدە ئەتوانێت بە چەند قستێک ئەو قەرزەیەدا بگەڕێنێتەوە. وەکەوەی هاوڵاتیان ئاماژەیان بۆ کرد سەرباری خراپی ڕەوشی کارەبا و پێنەدانی بە هاوڵاتیان وەک پێویست، وەزارەتی کارەبا بە لەبەرچاو نەگرتنی خراپی باری دارایی هاوڵاتیان مانگانە بەردەوامە لە هەژمارکردنی بڕێکی زۆر پارەی هاوبەشی کارەبای نیشتیمانی لەسەر هاوڵاتیان. هەر ئەمەش وای کردووە حکوومەت بڕێکی زۆر پارەی کارەبای نیشتیمانی بکەوێتە لای هاوبەشەکانی. سەرکەوت ئەحمەد، کورسات نیوز، گەرمیان.